و ئەبێتە وریابین مسلمان یارمەتی یەک نەدەین کەسێک کە شتێکی ود لە خۆمان بەڵەی بۆ نەکەی ئەشەن و بیلای بۆ مەکە دەست مەگرە سێنگەوە بەخوا وایە تەئکید وایە هیچیش نییە هیچیش نازانی کابرایەک معلومی جەنابتان ماوەی پێش ئێستا وتی مەلایەک بووەتە بازرگان بووەتە تاجر کابرایە لە کەناڵێ دەرچوو دوایەوە مالاکە لەسەر مینبەرەوە باسی کرد وتی ئەگەر نەیتە سەرخەت و ئەوم بۆ ئیسپات نەکەی من لەیرە و حەیات ئەبەم دوایەوە گەڕاوە بۆ لای ڕۆیشت وتی بەخوا بیستومە مەلایەک بیستومە ئەزانن ئەگەر کەسێ لە شەرعی ئیسلامدا بڵێ بیستومە چی پێکرێ ئەخە حەدی ئیسلام نەماوە داخی گرانم ئەگەر تۆ بڵێ ئەو زەلامە چاوی گلە ئەگە چاوی گل نەبێ 40 جەڵدە لێدرێ بەس بەم قسەی کە دەیکەی یەک قسە بڵێ فڵان کەس وایە بانتەکە نەبێت دادگا بان کاچی 40 جەڵدە یعنی 40 تێڵدانی باش دوو لە ڕوو جەنابتانە بێت تێڵدەنە مرۆڤە نەک لە ناو دایرەکەدا ئیسلام وا دایناوە زەلامێک گەشتێ بڵێ ئەیبەن لە ناو بازاردا دوو لە ڕوو جەنابتان بێئەدەبی نەبێ ئەوەی گوێی لێمانە 40 شەقی پاشی تێڵەدەن ئینسان ئەگەر 40 شەقە تێڵدا لە بەردەم خەڵکایەتە پیاو یەک شەق بەسێتی نەک 40 چونکە شەقەڵدان لە پیاو شەرەف یەشکێنی بۆ ئیسلام پێی وتووە ئەبێت تەعدای زبان نەکەی بەسەر کەسێکی تردا ئەمە ئیسلام پێرەمەمانەکە وەڵا بیستومە دوای داوای لێبوردنەکەم بەخوا شتێکی وانە بووە ئێستا ئەوەی دەکرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆرەی بیستومە وەڵا وتیان وەڵا واڵێن وایەژن ئەمانە اعتیبار نییە لە شەرعا خۆت گوناحبار مەکە بەمانە ولا تعاونوا على الإثم والعدوان خوای متعالى فەرمێ خاڵێکی تر گوێنە